هرچی زۆر و مافی کەم هەرچی زۆر و مافی کەم چی لەسەر 100,000 کەم چی لەسەر 100,000 ئەمە وەک مامۆستای وانەبێژ لە تەواوی کوردستان هەریکەمە چەند ساڵە خزمەتی ئەوەی ئەوسا تەخەڕوجمان کردبی هەمووی 3-4 ساڵ خزمەتی هەیە وەک مامۆستای وانەبێژ ئەمە دەمانەوێت حکوومەت بە شێوەیەکی هەمیشەی دامان مەزرێن هیچ کات نەرێ مامۆستای میلاک مامۆستای وانەبێژ هەموو یەک جۆر مامۆستا هەبێت لە تەواوی کوردستان مامۆستای وانەبێژ مافۆکی ڕۆڵای خۆی کە داوای دامەزراندن بکە لەبەرەوەی خزمەتی هەیە چەند ساڵە خزمەت دەکا لە ناوەندەکانی خوێندن نەهێشتا خوێندن پەچی بکەوێ و مامۆستایان وانەبێژ ئەرکەشی زۆریان لەسەرە زۆر دڵسۆزانە کاری خۆیان جێبەجێکەن لە ناوەندەکانی خوێندن ئێمە داواکاریمانەوەی بەڕاستی دامان مەزرێنن بجگە لە دامەزراندن بەشت کە ڕازینینە لەبەرەوەی پێمان وایە ئەو بڕیاریەوان دایتیان ئەوە درێژەدانە بە هەم نەفسی کێشە مەشاکیلی وانەبێژن کە چەند ساڵە بوونی هەبووە هۆکارەکەی ڕوونە ئەوان لە ئێستادا بەڕاستی ئامادەنی نەبستنە ژێرباری دامەزرانی مامۆستای وانەبێژ لەبەرەوەی ئەوان لەوە دەترسن ئەوان خەڵکیت کەش لە سلکیت کەش داوای دامەزراندن بکەن یاخود دایانەوێ ئێستاکە ئەو دارایی داهاتی لەبەردەستیان بەڕاستی نیانوێ لە خزمەت مامۆستایان سەرف بکەن ئێستا بابەتی مافەکە لێرە باسکەی چەند چین و توێژ لەو کۆمەلگای مافی و پێی نادرێت ئەمە کێشەکەی ئەوە نییە کە ماف نادرێت لەبەرەوە ماف نادەنە کەس چێ مافی هەیە کێشەکەوەیە 12 ساڵ لە مامۆستای وانەبێژت دانایە فەرمون پێم برێکا مافی مامۆستای وانەبێژ تا ئێستا ئەگەر حامیلە بی دەبی فەسڵ بی بستۆمارەی مامۆستایشکە بیتە جێی مامۆستای وانەبێژ مانجی 11 مانجی 3 وەرنەگرتیە مانجی 3 وەرنەگرتیە سێ باشە مامۆستای وانەبێژ دێمیە بەخۆری دەژیتن لەبەرەوەی بەڕاستی ئەو ناوێت کێشە هەلکەتن ئەو دێ بۆ وەزایی هەموو چین توێژ کۆمەڵگەی کوچە و سانتەوە جواب چەسێنەوە بەشێک لە قوربانیانەیە وەسەلام